ئەرێڵێ و بەینانە بۆ پەپولە گەڕێەوە بوو هاکەیت و نەوەڵا کاک ڕەشید بۆ پەپولە ناگەڕم بەڵام تۆ سعدی بەڕاستی زەوقتان ناشرینە بۆ؟ ئێوە چێ قماشە ناشرینانە هێناوتانە کاکەگیان خەڵک داوای چی بکە لیمۆخان لەسەر تەڵەبی خەڵک ئێمە داوایەکەین تۆ سێر سرێ و کراسە گوڵگوڵیە وەڵڵی ننکم جارانێ کرد بە بەرگی پشتی و دۆشەکە زانی خەڵکی حەزی لەوەیە وەڵڵا ناشرینە ئەجا سیرۆ قماشە پڵنگە هی ساڵی 2000ەکانە هەر باوی نەباوە چی بووە چی بووە یان سێری ئەوەکە خواوە ڕەنگە بەخوا ئەم جارە خۆم لەگەڵ سعدی ئاچم بۆ دووبەی ئەمە چێم قماشە ناشرینانە ئەو ئافرەتە نەبوویکەوە لە عیادەکە یەکترمان بینی؟ نانا عیادەی چی دادەگیان بابا لە عیادەکە یەکترمان بین لە تەنیژێک دانیشت بووین دانا هەر تۆم هەر نەبینیەوە بە هەموو ژیانم چ بە خوشکم وەڵی چی بێ خوشکم ئەڵە پێویستمان بە فەحسی خوێنی مێردەکەتە ئەو نەهاتووە لەگەڵت؟ ناوەڵڵا کوێ دەڕۆی؟ وەڵڵاهی دایکم تەلەفۆنی کردووە لە وەزعم زۆر خراپە بێ بڕۆم بۆ لای ئەوە مێردەکەت دێ بەحسەکەت نانا تەلەفۆنم بۆ کردووە کە نایەت دەیخوا حافظ بەخێرچی بابا بەبیرم هاتەوە تۆ ئەوی بەبیریشم دێ جارێکیان لە ریاضەکەش یەکترمان بینی نانا من ڕاضە هەر ناکەم من حەزم لێ بابا دوایش بۆ دەڵێ لەگەڵ سعدی ئەچم بۆ دووبەی سعدی چی تۆیە مێدی تۆیە چی تۆیە نانا دەنگم نزم ناکەم نانا ڕەشید کاک ڕەشید تۆ وز بە تەداخۆریشی ژنان مەکە کاک ڕەشید بۆ بە مێردی من دەڵێ سعدی مێردی من چی تۆیە ناتوانی بڵێ کاکە دادەگیان تۆزە لەسەر خۆ قسە بکەوە چێ و هاوەر تۆ لە ناو بازاڕە عیبە دەباژنێکی تکە ئەوە نای مێردی تۆ بێنێ مەخەنە خوارەوە دەی فەرموو جارێکی دیکە سعدی لەسەر دە من نەبیستم دادەگیان ئەڵم لێم تێکچوو کاک سعدی من شتیان لێ یەکڕم کاک ڕەشید ئەو ئافرەتە چێ زوو بە کورە هەنارخان خۆ تۆ کارێکت کردووە منە ناوێرم قسەکەم کاکە تووتۆسی هێواش ئەم ئافرەتە خەیاتە خەیاتە لەگەڵ سعدیە چی بۆ دووبەی خەیاتە نە بابا نە غەڵەت تێگەیشت و ئەمە خەیاتە مشتری خۆمانە ئەمە جاری وایە دە ئافرەتی وەکو تۆجلی لە هادوورێت بەڵام ئێرە شوێنی تاگ نییە ئێرە جوملەیە ئەمیش بە تاگ نای بازار وێتە تۆ قماشە بە وەڵڵا دە باشە وەڵام نیش جلم هەیە بۆم بدوورە بەسەر چاو بەڵام وەڵی ئەم ماوە هیچ مەجالم نییە وەڵام من فەرق دەکەم ئەمن ژنی سعدیم دەتوانین بۆم بدووری هەنارخان بە قسەم کە خەیاتێکی باش نییە لای مەدوورە کاک ڕەشید تۆ عەقل نەبێ حەزەکەمەوە بۆ بابا لای حەفسەخان خەیاتی نانا کوا ئەو ڕقەمەتم بەرێ ئەو ڕقەمەتم بەرێ بێری احتیاجی بۆ دەڵێ ڕقەمەکەم بەرێ من جلت بۆ دێنم ئەخ مشتری خۆمانە ئەو سڵاوم بۆ ناردی ئەتوش زەحمەت بکێشە لوکیشنی دوکانم بۆ بنێ نا دوکانی نییە لە ماڵی خۆیان لە دوورێت لە ماڵێ کێشەنی بۆ دێمە ماڵی کێشەنی لۆکەشنی ماڵەوە بۆ بنێرە ئەرە وەڵا بۆم بنێرە باشە کە ڕۆشتمە ماڵەوە بۆ تەنێ نا بەخواشتیوان هەر ئێستا بۆم بنێرە ئەرە وەڵا ئێستا بنێرە لوکیشنی ماڵم بۆ بنێرە بۆستا بزانە هات ئەوە هات دەست خۆش بێ باشە هیچ ئیشێکتان نییە؟ ناوەڵا منە ڕۆم حافیزی بێ لەگەڵ خەیاتت جوانەکە هەنارخان بە قسە مەکەی ئەمە خەیاتێکی باش نییە وەک پێم وتی جلەکانی بەرە بۆ لای حەفسەخان نایبم کاک ڕەشید سعدی لەکوێیە کاکە وازنێ سعدی بێنە ئەم خەیاتە جلەکانی بەرز و نزمە دوورێ جاری وای ئاوایە من پرسیارێکی ترم لێ کردوتم سعدی لەکوێیە سعدی چووە بۆ بازاری گەورە بۆ لای کاکەمسە لێردا دێشم تا دێتەوە ئەجا خۆت بێتاقەتە بێزانی بۆ بۆ کاکە درەنگێتەوە وەڵای بۆیە بکوێتە یا پێش مەغریب یا دوای مەغریب تۆ دڵنییا و خەیاتێکی خراپ بوو؟ ئەرێ بڕوان پێ بکە هەنارخان شوێنت لەسەرم نییە خەیاتێکی زۆر خراپە هەر ژنێ چۆتە لای واڵێت وەڵا قەینا من ڕازیم بە هەر بۆم بدوورێ دەی من دەڕۆم بۆ کوێ چیت بەتەمای کوێیت چاقت بە مندایە کاک ڕەشید دەڕۆم پیاسێکی بازاڕەکەم خواحافیزە بێ ئەی قڕ بۆتەوە قیسەرە و سعدی وەڵا بۆە ناو دووتەنی وایە هەڵی لە عەلوەکە ژنویە ناو یەکی ناوی لیمۆ یەکی ناوی هەنارە منیشیان کۆڵەوار کردووە بە سعدیەوە مژدەم پێ مژدە مژدەی چە؟ دا لە بیرکاری بیزنسە پشتیمینە ئەجا پێنی بێ من هەیە؟ دا وەڵاو ئێستا هەمزانی دێماچم دەکێ و لە باشم دەکێ و لۆ خۆجاوە نەبوو دا دەچوە تخوا کوڕم ئەتۆ منت خۆش دەوێ؟ وەلێ وەڵا ئەدی بابەت؟ ئەلە وەڵا ئەقڵ جوازیان نییە
ئەگەر بابت هەڵەیەکی گەورە بەرامبەر ئێمە بکە هەر خۆشت دەوێت باب مامۆستا خەڵک تۆ چ دایە باب لەگەڵ ژن و منداڵی هەڵە ناکە چۆن غەڵت ناکە وەڵڵا خۆشی ناوێن تۆشی خۆش ناوێ دا زانایەکان دەڵێن باب پشتی ئەولاد بەرنادا کوڕم کو بەرنادا ئەوە لێ بەریدا ئەو نژنم بەسەر دێنێ دا باب مەتی خۆشدار ئەمی خۆشەوێ یعنی تو ڕازی سڵدایک بێتە ماڵێ بەزەوە بابە سعدیە چی لێ بکەین دەوێ هەم ئەمن هەم ئەتو بەجێ بکەی هەستە کتابەکەت بە لەبەر چاوم بزر بە دەی تەب ئەی خۆی منداڵەکەشی بەخۆ دەچی کاکە جان چۆنی باشە نەرجان کاکە ئەو جارە ژنەکەی سعدیم ڕێک گرت لە ناو دوکانێ گرتم ئەوە بەڕاستە ئەرێ وەڵڵا ڕێک لە ناو دوکانێ گرتم کاکە هەردێکۆ ئەمە خەیاتم وە زانێم جێنم باوەڕ دەکەم باش ئەو جارە خۆت مشەوەش بکە ئەو مەسەلەی لە بۆ من بەجێبێرە من بخۆم چاودێری دەکەم تاو یعنی بەسەر خۆمی نێنم تەواو لێوەرە دەرێ لۆم بەجێبێرە تاو کاکە جان تاو دەست خۆش خواحافیز خواحافیز ئەو کاکەم دەردت چارە دەکا سعدی گیان ژنی تۆم دێنی بینە وەی نەمینم وەی نەمینم ئای وەی بابە مرم بوو وەی نەمینم باشەکسم تو بۆ ئۆنەچی بۆ دوکان کە ئاخ تووشی ئەمە بووین لۆها پۆزی لێ دەدەی مێردەکەم بەزازە 100 جار پێم گوتی بێ و دوکانی بابە هەنا ڕۆژێ هەتایوارێ چاودێریم دەکا متمانە یاختێ بەتوانە نەما ئەبڵا دوو قسەی لێ بکە ئەوەندەی داوای پاچە و ماسی و شتانە دەکەی مافی خۆیەتی دەڕۆژێ حەیرانی بم دەڕۆژێک نسحەتی بکە سعدی ئەرێ کەسیان تەلەفۆنیان نەکردووە هەنار و ئەوان تولا مش خەریکە مشتم بتەقی دەهامیش نەیکردووە وەرە جارا مەوزوعی بەسیط بوو 100 تەلەفۆندا دەکەوە لە لۆماڕۆکەوە ئەو فلان چێە ئەوە چ بوو ئێستا کە سەیرە ئەو سەڕا من دەکوژی ئەو بێدەنجیا من دەکوژی ئەو بێدەنجە معنای هەیە کاچێ چی بکەین جاز دەکەم داویان شتێک هەیە چاڵێم سعدیگیان تۆ ئەو ماوەی مەیە بۆ ئێرە ئافرە چی قسەکەی تەواوە قسەی دایە تەواوە دەبێ و ماوێ نیمە ئێرە هەتا مانگە چی هەتا مۆزوعەکە هەوەندە مانگێک کاکە والله کاکە چاودێریم دەکەن تۆ قسەیەکی تیاکە لە ئەو تاڵماگێرایە مۆزوعەکە ڕوویدایە لە دوکانێ پێ لە سەر پێدانە دەتەوێ هەناری غەریب هەندەزانی هەنار غەریبە کچی هەنار لە بنەوەیە هەنار بەرمی لە باروتە لقمە لقم هاکا لە ناکاو تەقیەوە نییە هەموو ماوێران دەکا بە قوربان سعدیگیان تا ماوەی هەم سمێژە ستور وای خول ماوە سەر ئێستا بەلای زۆر احتیاجی جمعی ساتوریە ئەو دەکاچی داکە قسەکەی سۆستەوە ماوەک نایم کاکە ئەدی باش جانم حیرانی بڵ ئێستاش باز سوپڕۆم ها کچم بیری نایە چۆن بێژەنگ لە تەویلەکە بێژە کردبوو کاکە دەهام چی لێ کرد ئێستاش نییە ئاگال لێ بێژە قسە مسەی گۆڕایە ئەو ڕۆژە دەم گۆ بێژە دەگەم مێ لە بۆ پیتە برادری بزنی لەگە بزنی ڕۆژەش کە دەم گوت ئاخشکە دیرەکەرە چی هەیە دەهام ئەو ڕۆژە گوتم بێژەنی دەیزەڕاند ئەی باوت حقیقی کاکە هەان دەرێتە کەری لەگە کەری بگەڕێەوە یان سیفەتی وەردەگری یان هەنجی وەردەگری وەختی و قسانە نیە و مۆزوع حەلکە تەوا مۆزوع حەل بوو کاکە ماوەک نایم نامێ هەدیوەنیە مێ هەدی باش جانە نییە دەزانم والله. حەیرانی دەزانم بیرم دەکەی ئەوەی باس بەس ماوەک نایم قەیدینەوە نییە نامێ بە قوربانە تا حەلە بێ هەتا ماوەچی بای با هەتا ماوەچکە ئەبڵا غەریبیت دەکەم غەریبی خوار نەخۆش ئەستەغفیرڵڵا بە حیاتی خوارد دروست نەکردیە بەس غەریبی قسەکارت دەکەم لیمە حەیرانی بم بای خوا بەخێری بجێڕی حەلیکە سعدی حەلیکە لایکە زۆرم پێ ناخۆشە ئەوە یەک مانگ نایە بۆ ئێرە دەکچم ڕۆڵێکیان دەقیرەتە ئەمە حەل لە بێبیکە لە ڕای خوامانە وەی مالە کۆڵمان ببنەوە دا بسمیللا ها کوڕم ئەو ئاماری هاوسەرگیریت بۆ دەخێنمەوە جێ بگرە ئاماری هاوسەرگیری بەڵێ دێ بیخوێنەوە لە ساڵی 2024 1970 هاوسەرگیری کراوە لە ڕێگەی دادگاوە
ئەو هەموو ژنی دووەمیان هێناوە؟ نانا هەموو ئەوانە ژنیەکەمیان هێناوە. ئەها وزای ژنی دووەم بوو. ئێزراوە ماوە ئێستا. بەڵام 98 حاڵەتی ژنێنانی دووەمی لە ڕێگای دادگاوە دیاری کراوە. ئەی خوایە شێت بم سعدی. ئەی خوایە ڕاستەوەشمە هەولێر بە پلەی یەکەم دێت 45 حاڵەتی ژنهێنانی دووەمی تێدا. هەولێر بە پلەی یەکەم هاتوۆتەوە 45 حاڵەت. دڵنیام لەو 45یان سعدیە. دڵنیاشم 44 بۆ سعدی کردێتی بە 45. ئەی خوایە. ئەی قوڕە دنیا بەسەرم. دایە ها کوڕم ها. دەزای ژنی بەسەر دێ لۆ بەسەری دێ. دا چکە هەندێکیان پیس و پڵۆخن خزمەتی میوانە ناکەن ئەری پیاوەکان دێتەوە پینانم بە خێرەیەوە هەندێک شەقڵەوە. ئێستا کوڕم لەو چارە من کامیانم. وڵا دا هیچیانی بەس قەڵەوە کردی. واللهی کوڕم ئەم جسمم ڕاستە خۆم زایف دەکەم. وڵا دایکە لە کات رازە بابە سعدی قەوماندی. شێت بوو. پێمەکەنا. شێت بوو. سڵاو لێرێ. کاک ڕەشیدجان. ئاکاکە بێژن خەجاڵەتم مەکە. دەستمان خوا بەخێر بێی سەر چاو. فەرمودانیشە بە ساقە بوو. عەفوو ببوورە. قوربانە بووم. ببوورە تخوا قاچماوە داناوە. خوا بەخێر بێی قوربانە بووم عەزیزی سوپاس دەکەم. نازانم تۆ لەسەرەوە زۆر بەڕێزی لە ژێر و خەریکە بێڕێزیەکەی. ببوورە دووبارە ببوورە. کاک ڕەشیدجان طبعا زۆر خۆشحاڵم لە نزیکەوە بینیتمەوە. قوربانت بم بۆ من لە دوبەی بووم لە تورکیا بووم. نەوەڵا بەس بە قورعان حەز دەکەی بە دایکم بڵێ بە کاک سعدی بڵێ دایمەی خوا ناوی تۆ لەسەر زمانی منە. خوا بەخێر بێست خوا پێم بڵێ ئەوە لە ئیشی بۆ یاخوا هاتووی. نەوەڵا بوو. ئێو کراسە هەمووی بۆ یاخە. ناوەڵا شێتەکە. ناو نەخشە. یعنی گوڵگوڵیە. گوڵگوڵیە. بڵێ. باوەڕکە یعنی زۆربەی کات بۆنی باوکم لە تۆیا بینیوتەوە. خەریکە دڵم پڕەکەی بە سوێن بەخوا بەدەست خۆم نییە کە وەسب مەکەی بە قەعەز و عەزمان لە خۆم بەترسم پەنێکی لە ژێر سەرایە. نەبە گیانی برایەتی. یعنی بووی بە پیاو؟ دەمێکە. هەی لەخوا بەسیار. کاک ڕەشی گیان. وەڵای ڕاستی بۆ شتێک هاتووم. فەرموو. وەکو مامێک وەکو کەسێکی نزیکم. فەرموو. وەڵای ڕاستی هاتووم دامەزرێنی. هاتی وەزانی تۆ هەتا بێبێ عەقڵەبی بۆ ئێرە ئەنجومەنی وەزیرانە وەزارەتی ناوخۆیە کوڕم لەکوێ دامەزرێنم؟ مەوەزم لەم دوکانە. لەم دوکانە. وڵای پێکەنی نمێ. ئەخە تۆ تێم گەێنە تۆ بەس پێم بڵێ چ بەهرەیەکت یا تا من لێرە دامەزرێنم؟ هەرچ بەهرەیەکەڵی لە منە هەیە. زیرەکی عەقڵی لێهاتوویی ئەوەی عەقڵ تەسەوڕی ناکات. خوا ئاگای لێ ڕاستەکەی پێم وا بێقەدرم لێ کردی. وەڵی بەهرەیەکت تایە بڕوان پێ بکە بڕوان ناکەم لە عالەما لە هەموو جیانەکەس و بەهرەی تۆی تیا حتمەن پەنا بەخوا یەک بەهرە تایە پرۆفیشناڵترین بەهرە لە توایە ئەویش بەهرەی کەرێتیە. کاک ڕەشیەوە چییە؟ داوای لێبوور نەکەم وەڵی وابزانم قەدرم لە کەر کرد بە حەقی خوا. کە تۆزێکە احترامت لێگرینەوەوانە سنوورمە بەزێنە. باشە بەسەر بڵێ هیچ نەکاتاتە مەزرێنم بەڵام بە مەرجمێ لەو مەرجانە لای بڕواوێ لێرەوە بە شەق تا ماڵەوە بم. چییە مەرجەکان ڕازی؟ یەکێ لەو مەرجانە بەیانیان 6.5 لێرەی. بۆ کاکە چایخانەمان هێنانی بەیانیە دەین بە خەڵک. ئیشی خەباتەیە چیمەندۆتیەکەی ناکەی کەیفی خۆتە 6.5 لێرەبی کاکە حەوت. بەڵام کەوتم حەوت قبولی ناکەم وەڵا درەنگ لە خەوەسام هیلاک موشە و درەنگ نووسم وەڵا جادە قەڵەباڵغ بوو پاس درەنگەی ئەمانە ناخوا لای من. ئەو ڕێکەوین سەعاتەکە ڕێکەوین دوایی ئیش دوایی نییە حەوتی ڕێگە بێ لێرەبی حەوت یەک دەقەم قبول نییە. باش ئەی خۆتان خۆت کەیدی. خۆ من شاگردی تۆ نیم. پێ مشتی لەی تۆیە. باش کاکە. کاکە گیان حەوت لێرەی معاشەکەیشت با بۆ دیاریکەم مانگی 450,000 تێمێ. بۆ ناکیتە 500. ئەوە لەبەر دڵی کاکە سعدی گیان کە لە ڕۆحم شیرینترە بۆم کردی بە 500. نەکەی بە قوربانت بم نەکەی. ئیتر ئەوە ڕێکەوتین لەسەر ئەوە باشە بە ساقە بم. من تاعین بووم لێرە تاعین بووی لێرە و ڕاستە کاک سعدی
عفو کاک ڕەشی وڵی تاراتم پێکری بۆ خاتی خوادانیشە نەوەڵاو ناواشۆ چی ئەشوی چی لێ و فەرشی لێ بەتەمانی فەشەکە تەقی بۆ گەتمان کوژێ هەڵێگرم وی کەمەوە ناوی دوای دووبارە کاکە گیان تۆ لەمڕۆ ئیتر ئیشەکە یعنی ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئیشکردن تا بەڵام لێرە ئەم ناوە پاک کراوەتەوە ئاگاد لە دوکان بێ هەیام نەبەی لای مشتریەکان خەڵکم لێ بڕەنجێنی وا بزانە خۆت لێرەی ئیفلاسم پێ نەکەی وا بزانە خۆت لێرەی لەگەڵ کاک سعدیش قسە ئەەکەم ئیشەڵا ئەوش ڕازیەکەی إيه. خۆ بەو نەوتووە نەوەڵا قەینا المهم سعدی قسەی من ناشکێنێ ئەوە لەسەر وەکالەتی ئەویش لە خزمەتا بوو بەس من ئەڕۆم ئیسراحەت خۆت مێرەوە وا بزانە خۆت لە دوکانی من لە خزمەتی توان بەس بێ وریای ئێرەبی بێخەم بە. پێیان وتی کاکە بێژەنگ دڵی یەک مشتری بێشێنی ئەەکەم بۆ فیلمە کەس نەیبینی بێخەم بەلەوە دەدانیشە قوربانت بم قوربانت قوربانم بم. ببوورە کاک ڕەشیدیان قوربانم عەفوت خوا نانە مەکە بە ساق ببوورەت خوا قوربانە بم عەزیزی خۆ من نەڕۆیشتی خەولێکەوە ها ئەمە ئاوا شاگردیەکەی ئەوە تاقیتم کردەوە بزانم چاودێری دانیشە دەی دڵ یەکەس بێشێنی خوا لە حاڵی خواگە لێ و پرسێت با ئەمە دەساڕی خولیانمەوە بەم دیوە دیوە خوات بکەم کەشف بکەم پێی بڵێ بڵێم ژنی دووەمەتینەیە ئەخە نا داهەموو برام گوتی وز بە گوتی بێدەنگ بە چارەسەری لێکەم ئێستا چ بکەم ئارام ئارام بەڵێ بەڵێ دایە بڕۆ دەرگای بکە و کوڕم باشە دایە بەسە چاو نازانم چ بکەم خوات بکەم تەلەفۆن چاودم بەبم تەلەفۆن چاودم تەلەفۆن چاودم هەنا تەلەفۆن چاودم یاڵدا یاخوا بەخێر بێیەوە یاڵدا سەلام عەلەیکوم چۆنی باشی سعدی جان وچی داگو کوڕ وچی و حەرەکانە وەڵڵا هێو نازانم ئارام نییە بە خۆت نازای ئارام نەناسی دەدانیشە ئەرێ هەناری گوڵە هەناری هەناری دانە هەنار جان داوای لێبوردن لێ دەکەم ئەوڕۆ هات پێ بازاڕی ئەمن لەوێ نەبووم قەینا جانەکەم ماندی نەبیەوە بەخێر بێ خۆ ماندینی ئەیلەوە کورە زۆر بە ئاسایی قسەم لەگەڵ دەکا هیچ گومانی لە من نەکردیە سەرم لێ دەرناچی سعدی جانی سعدی خوارد نەخۆشەکەشم بۆ لێ ناوی وە بێ هەموو ماندویەتی قەلبت دەرچێ هەنار ئەو لە بازاڕی ئەوم ببیراتەوە خەیاتە باشە دیتبوو خەیاتەش چەند باشە خەیاتەکە دەڵێ وەڵڵاهی چوومە دوکانی ئەویش لەوێ بوو کاگڕەشی دوتیوە خەیات ئەدی ئەوە لە کبە قماشی دەبا ئەو زەنیە دام نایە دوو قاتی جوانە لۆ بدوور نانا ئەمن بەخۆم لەوێن دەرپێم گۆتم قماشت لۆ دێنم بەس نا ئەم هەلەکە خەیاتەکەی خۆم حەزم لێیە نازانم گوتی ڕەشید تەلەفۆنیکەی ئەلا ساس تۆزق عەسەبی ببووی لەوێ نانا عەسەبی چ ناوەڵ عەسەبی نەبوو یعنی هیچ ناڵۆ عەسەبی بم هەدیێ دوکانە و ژن قماشە قماش کاکە قماشی بە ڕەبتی بە ژنانەیە ئیشی بە ڕەبتی بە ژنانە هیچ بکە کاسبەکە وایە ئەگەنا بەخۆم باوەڕکە بەس کەیفم بە تو دێ بەخۆم ناو ژنانم حەز لێ نییە دەزانم سعدی جان ئەو قسانت چێ دەیکێ سعدی جان شێخ مەحشیم بۆ لێ ناوی بەڕاست ئەی چۆن شێ ماشی بەدەستە تو نییە دەزانیت خۆشە یەخوا عافیت بۆ دەچم لە مەتبەخ بۆت دادنێم ئەتوژوەرە باشە ئێستا دێم ئێستا کوڕ بۆ چی هەڵ هیچ ئەوە ئارامیش دەگەڵم دێ نان دادنێ بێ سعدی چاوەڕێتی حەیرانی سعدی زۆر سەیرە هەستیان بە هیچ نەکردیە تێناکەم دیڵە هەموو جارێ نییە شەرمەزاری من بووینە دیارە ئەو جارەش وا تێگەیشتێکە بەڕاستی بۆ زعکە هیچ نییە حاکرێ کاکە هەموو جارێ وها لە من بکەن چکە ئەو جارە منش جارەکەکە لەگەڵ یا تند بووم لەوێ ئێستاکە ناوێری بەسە کاکە لیمۆجان پێم سەیرە هەنار هیچ گومانێکی خراپی نییە بێ خەم لێ بخەوە بابا جانی بابێ باسا دەخۆیادۆ کورە بەدەستی داکرد ژەهریش بیتن بەدەستی داکرد تێخۆ سعدی گیان چی هەیە چی نییە؟ وڵڵی هەتا ئێستا هیچ لە گۆڕێ نییە باوەڕ ناکەم شتێکی وا هەبیتم نازانم زۆر بە ئاسایی وەزعەکە دەبینم باشە سعدی یان
ئەزانی هەنار هیچ گومانی نەکردووە لە تۆ؟ ناوەڵڵا پێم سەیرە هیچ گومانی لە من نەکردیە هەر زۆر بە جوانی نییە پێشوازیشم لێ دەکا و قسەی خۆش دەکا و کە ئەنەما هەرە هیچ شتێک ڕووی نەدایە. زۆر باشە مادەم وایە سبەینە بەرەوە بۆ ماڵەوە باشە؟ ئیشاڵە هیچتان پێ ناوێ؟ نەوەڵا سعدیگان هیچمان پێویست نییە. باشە جارە ئیشاڵڵا سبەی دێم خزمەتت دەکەم بەڵام ئێستاکە شەوە بە خۆت دەزانی کاتەشکە قسە دەکەین باشە؟ باشە دڵەکەم. باشە جارەکەم دەیخوا ئافیس. خوا ئەو جارە بەڵگەم پێیە تەواو. ئەلو کاکە جان ئەلو هەنار جان برێ ئەوە خەوتە بووی کاکە؟ ئەروەڵە خەو ئوی داوای لێ بردن دەکەم بەس کاکە بڵێ چی؟ چێ بەڵگەم پێیا کردیە بەڵگا. بەڵگە چی دیسان کاکە جان ئەو جارە سعدی لە کاتی قسەکردندا ڤیدیۆم کرد. دە باشە زانی هەنار هیچ بکە جارێ هەتا ئەمس بە دەربینم باشە بە قوربان. خواحافیز کاکە جان خواحافیز. سعدی لۆ بتزیدی. بەو شەوەی بەدەزی تەلەفۆن بکەی تەلەفۆنی چ کا تەلەفۆنم پێ بوو؟ لەگە چی پێت نییە ئەدیوە چییە؟ نا یعنی بکا مەسی نییە لەگە چی قسە دەکەی؟ لەگە دەهام قەسابی باسی چتان دەکەێت؟ باسی هیچ برای خۆم نیە نابی تەلەفۆنی لۆ بکەم؟ شتێکل لە من سەریە هیچم لەبەر سەری نە برای خۆمە. سعدی مەئەمەڕەیەک هەیە ئاگاد لە خۆبی ئەگەر نا تێدەکەوی ها. چاچی خۆشە ها زۆریش ئەو نوع چایانەیە ئەوە سی نەوعی تێکردەکەی چایخانە ئەمە ئەو نوعانە دەکڕم وەسیاچ بەردامە دامن وا بێ زەوقی تۆ زۆرجانە سرم لێە سعدی گۆرانێکە لۆ برێم سعدی ئەتو گۆرانیان گۆچیە لۆ دلم بەرکە جەوت بکەمەوە کاکەم مادەم ئەتو لۆ من برێ سعدی پێم ڕادەبێری ناو بەڵ ئەستەغفیرە جەوت هەیە بۆ سبێنی بەڕاستی کورد دەمەوێت جەوت بکەمەوە سنیە سادەبی دام حقایەتەکە لۆ بجێڕەوە حقایەتە عەلی بابا و تلزەکەی سعدی بارێ بە منداڵی دەمبینیە تۆها کورە دام قسانت چێ وەڵڵە دەمەوێت جەوت خۆشکەم کاکە مادەم وەیە هیچ لۆ ناجێڕمەوە من لە دەوامی تاخیر بووم لە دوکانێ دەست بە دوکانی لە چای خۆتەوەکە ئەوەڵە پێ دەخوێ یەک قسمە چیش نییە خواافیس سعدی عینەکان لەسەر مێزەکەی لە بیری نەکەیت. یەک عینەکە بابە عینەکان چی باش دەی خوارد لەگە کاکە دەیسە چ دەکەی؟ چای دەخۆم و چ دەکەم کورە ئێستا ناڵم هەستە بڕۆ بەدوێکەوە دەڕاوسە با بەرە خۆم تاخیر بکەم ئاگای لێ نەبیتن ئێکە بزرت کرد؟ هاوارەی هاوە لە دەستێت تو دەی کاکە تخوا دەی هەگال لە خۆ بێ مبارەکە نهاتوو تۆ سێنیە مەنزەرە ئەڵی خۆڵە عەمەلەیە باشە خۆی بەقە ئەمە بێ دوانی خواردووە وەرە ئەو دڵە نەتەقێت من دەوشێکی بوو بێ لە پانتۆڵەکەی وەڵە عەمرت نەمێنێ بەخوا زانیم ئەقڵم لە تەواوبوونا نییە ئەمەم دانا لێرە با تەلەفۆنێکی بۆ بکەم یێژن تەلەفۆنەکەشی داخراوە بە ناخێری گیانی با بۆ ئەمیرەخانی دایکی بکەم بەڵێ کاک ڕەشیدیان ئەمیرەخان بەزەیم پیادان هاتوو کوڕەکەتانم لای خۆم کرد بە شاگرد لەبەر خاتری کاکە سەعدی ئەوە سەعادی 11 بە ناخێری گیانی بە مریشکاوی دیانی ئەمجا لە 11 گەڕێ دوکانی بۆ من کردووە بە زبڵدان خۆی بەقەتی تر شتێکە بێ دوانی خواردووە دوو ئاوی خواردووە
جانە نام قوتوێکی ڕەشی خواردۆسیۆن بەخوالەوە چێ شەمەکەی تریش خەبەری نەبێتەوە. کاگڕەشی گیان کاگڕەشیە ها تێکی مێ بە قوربان ئێستا هەڵێسێنم. نا نەخێر پێویست ناکە خواافیس. ئەمری نەمێنێ خۆ بخەوێ و نەخەوێ هەر دیار نییە ناو خەڵکە. ئەیە ڕۆ خودای خستەوە بێژن بێژن ئەوی بەخوا مۆرچی هینەکەی پێوە ماوەی مانگا شتەکە بێژن سوبحان الله کوڕم ئەرێ تو خوا بەشەر ئاوا ئەخەوێ بێژن وەی وەڵڵاهی ئێستش دایکێ بمرێ خۆکو کەر و مانگاکەیەوێ تەسەڕوفەکە ئادە هەستە کوڕم دەی هەستە ئەرێ دەبێڵە بخەوین ئەرێ دەبێڵە بخەوین خەوی چی کوڕم ئەخە دە معقول نییە دە هەستە کوڕم معقول نییە سەعەت 12 شەتەوە لە ڕۆژنی بۆ دووکان یان شەو تاوارەیش بۆ ئێوەکەم شەو ڕۆژەگرابوویش بۆەوەکەم ژانم تاڵ بووە نان بۆ ئێوە پایەکەم بۆی محتاج زەزی ئەم و ئەو نەبدە نیو سەعات با بخەوە کوڕم هەستە ئەزانم خۆ هەستە باخبا لە ئیشەکە نەبی دە کوڕم دە هەستە درەنگە هەستە تا شتێکە خۆتوە ڕووی زۆ درەنگە بێ ساعەشەن ئێستا یان زێڕینەوە بۆ 12 هەستە دە تەلەفۆنی بکە بە کاسعدی و کاڕەشی دوکان بکەنە میشتۆ سفەیە ئەیە ڕوو ئەڵێ ئەمان شاگردی بەردەسی تۆن هیچیان چێ بەخوا خەرکی زەم و زەمکاری دوکاندارەکان وایکە هەستە کوڕم دە بە قوربە هەستانانێکە خۆیت چیمانە؟ وەڵا کوڕم چیە خۆمان؟ کرا خۆمان کەیشتمان هەیە ماڵی سعدی ئەڵێم وەڵا ئەوان قەیماقیان هەیە ماستی تازەیان هەیە هێلکەیان هەیە پەنیریان هەیە جا چیان هەیە هەموو شتێکیان هەیە قەیسێکە باش پێیان بڵێ تۆستت مژنانەکە خۆمەچم بۆ دوکان ئەیە ڕۆ بەخوا تۆ وەرەزارم کە ئیشکەریت سعدی چێوە چوو سعدی بلێ بزر بوو دەبڕۆن کەس ناڕوە ماخران ئەوە سعدیم بزر کرد تازە چ بکەم وەی هەنا توش چەند مشکل کردیمە تەلەفۆن ڕەشیدی بکەم ڕەشید با تێ بکەم سعدی ئەوەنەوەی شتە چ بزانیتن عن تلفونك اسم سعدي بي خوتي سيم ها كاك دهامة الو باش كاك رشيد سلامتي شوني كاك دعم جان كاك رشيد والله بسيارك ما بو فرمو علي نازاين سعدي دتشيا والله كاك سعدي بتمابو ابويا استلير ابويا وتي يستيم بتمابو بي بلام ديار نية تايستا اتو الدنيا كديت تكانه اتولي خلصاوي باسمي الله سلوه بقول باني بم بيموتي يد السلام عليكم انا والله خوشي بي ابويا اخوا بخير بي وەزتکو ئەحواڵتکوە فاسەکەم کاکە چاوت ماز دەکەم قوربانی بم. سەلامەت بی ئەدی قماشەکان و کاکە سەلای نارد کورە ناردم کاکە خۆ من شاگردی تۆم ئەبێ پێش تۆ دوکانکەمەوە بۆی ساعتویت زۆر باشە دەو تەلەفۆنی قەپاتکەتا کاکە یان تەلەفۆنەیشیان بە تۆیە لۆ چیەوە فەرموو با خۆ بزانی کێیە کورە فریاوەکە و مەڵی کورانی دامە 20 کەس بە دواتەوەیە بزانە کێیە الو باشی سعدی کاک دەهام والله كاك سعدي ايشكم بيبو او ايش لبيرم تسوا چ لەبیر چۆوە ئیشی چ هيت زال لبيرم تسوا كهاتو بيرم ام تلفونو دكمو باش كاك سعدي ده خوا حافظ زاري خوا حافظ سەچ کورە تۆ دانیشە شتم بۆ بقول عانە و عائلە ئەڵێ هەر عەقڵیان نەماڵی تێکچون مەعەدەل خەریکی بەزم و گێرە و کێشە و ئاڵاون بە توە فوف هنار ساجدي باسمك هناري بابي بريم بس هنار بس او سعدي فقيلة دكاني خريج كاسبيا بس هنار بس تۆ لەوە گەڕێت و تەلەفۆنەی خۆ من بەرە نێخێتە باخەڵک ئالەم شەوانە سەعات 12 شەو دام تەلەفۆن بۆ منەکە تو قورعان 12 شەو تەلەفۆن بۆ ژنەکەی جواب نایەتەوە بە سوێن بەخوا من هەستەکەم سعدی دەهامی کوڕە خەزوورت من بەشیرین تێگەشتووە کورە لە بەشیر نییە ئاگای لە خۆی نەمایە ئەو مۆزوعی هیچ نییە چیشم لە مۆزوعەیە تازە زین لۆ تەلەفۆنی کرد بۆ ماوەکە حەز دەکەم متابعەم دەکەن لۆ من گوێلم لۆ ئەمن منداڵم هاتیە بە من دیرە وەڵا قسەکەم لەبیر چوونە ودی بزانی چێوە دەچم و چێوە ناچم بەچی دیتەوەیان لاتووە ئەدی قوربان بەسەری سعدی بە قورعانە تەسم تووشی فەرتانەیەکەت کرد لە خەتایەکەی تو بوو ئەتوو لۆلی مۆت کردە خەیات ئەتوو لۆ ئێدە چی بکەم کاکە گیان ئەو کراوین بەتەڵەوە ڕێکە ناناتە سەر تەوقی سەری من و لیمۆ لا حول ولا قوة إلا بالله دەبڕۆ ئەو شانە لە بکەک عەبدوڕەزاقی بە عەشیاکان هێنم بەس با پێشەوەی بڕۆم یەک تەکبیری بۆ بکەم سعدی تۆکەی تۆزێ غیرەتت یا ئەبێ
کەی تۆ زێبی بە پیاو کاکە دەیەک جار کەشفیکە کورە دەواز بیتە کەشفێکە دەبڕۆ کەشفکردنەوە ئاسانە وەرە برام وەرە برام چ بوو چت کرد دەبجێرەوە دەی براوەستە هەنار هەنار جان جان کاکە متابعەم کرد زۆر بە زوانیش بەڵام بەڕاستی ئەمە تاوانبارین لۆ بەڕاستی نازان بەرامبەری خوای کومان چ بکەین چ جوابی خوای بدەینەوە لۆ کاکە لۆ زورم لەو کابرایی دەکەین زوڵمی چ لێ دەکەین کاکە باشە بەمت دەبۆ متابعی بکە با ئەوە متابعکن کابرا بەدەستە کاسبی خۆی دەستە توکاندادنیش ئیش دەکات بە جوانۆک و عالەمێ ئەماش کەتینە دوێ سعدی خیانەت سعدی خیانەت وازی لێبینە وازی بینە مردم تااقەتم نەما هەر ئەمیش دەبڕنگۆ کاسبی خۆشم بەجێهێشتیە باشە کاکە ئەوە چیە ها کاکە ئەوە چ باشە جارەکەم دەیخوا ئافیس تەوە یانی هەموو خەڵک دەرێ گیانە زەران بە زەرامی دەرێ گیان پیا بەژنێ خۆ دەرێ گیان ئەم بە قەرچی دەرێم گیان ئەتوو بە من دەرێ ئاساییە لەوەی زیاتر هەیە ئەدی کاکە لۆ دەرێ ئێستا شەوە سبەی دەتبینم ئەیوازە ئەو بۆ شەوەی چ بکاتن ئیشی هەیە ئیش یعنی ئاساییە زۆر جا ئیشمەوە بۆ گوتم سبەینێ دەتبینم قسەی لەسەر دەکەین هەتوو هەموو شتەکان گەورەمە کە هەنار بەسە ئەمیش ماندی بووم تااقەتم نەما ئەم بەنگۆ مەشغوڵم بە حالی خۆ مەشغوڵ بووم 1500 مشکلم هەیە زارش کە زوڵم لەو کابرایی ناکەم بەڕاستی هەموو جارەوەی لێ دێتن کاکە جان یعنی پشتی من بەردەدەی بەرنادەم ئەدی وەسێتەکەی بابم ئەرێ واز دەوەسەتی بین هەموو وەسەتەوەی دەکرد ئەم هەر شێت بووم بەسە وازمێ بینە تەلەفۆنم نەکەوە هەنار باشە ئیشت هەبوو بکە بەتەوە ساڵی تەلەفۆنم نەکەوە دەیخوا عافیس ئەی لە خۆم غەریبێ بە زۆبرایمە وەش تووڕە بوو ئێستا چ بکەم هاتم هاتەو دەرگایە مەشکێنەوە چییە تۆش سەلام عەلەیکم عەلەیکە سەلام ئەوە چی بوو بۆ مشەوشی هیچ وەڵام شەوەش نیم بەخێر هاتی فەرمەوە مرکە وەڵڵاهی قوماشەکانم هێنا بۆم بدوری ها ژنەکەی سەعدێ وەڵڵاهی خوشکم ئەمڕۆ مەجالم نییە قسە بکردە پێشتر ئەگەدارە کردمایەتەوانێ ئەدی کەینە مەجالت هەیە من ئەتو قەت مەجالت نەبوو خوشکم پێش ئەوە ئاگادارم کردەوە من موعدە بۆ دانم ئەو کاتە بەسەر هەردوو چاوە وەڵڵاهی ئەوڕۆ هاتووم ئەوجا قیاسیشم بگرە قوماشەکانیش وەرگرا بەخوا ئەمڕۆ هیچ مەجالێکم نییە ئیشەڵا ڕۆژێکی تر وەرەوانێ جلەکانی بەخوا نادەبێ ئەو ڕۆژمەکە بەخوا تازە ناگەڕێمەوە ئەخ خوشکم بەڵام مەجالم نییە بۆ کوێ ڕۆی وەرە بۆ کوێ ڕۆی وەسە بۆ پێڵاوە ڕۆی تەژورە پێڵاوەکانەدانێ باشە باش دایدەنێ بۆستە خوشکم بۆستە چۆن ئەوە خۆتەکەی بە ماڵی خەڵکە خوشکم داوا لێبوردن دەکەم ئەوە چ ئوسلوبێکە داوا لێبوردن دەکەم بە زۆر ماتی تویان بۆ کردوم هەر دڵی خایەتێکی زۆر باشە حەزم کرد زووتر قوماشەکانم بۆ بدوێ پێم وتی مەجالم نییە ئەمڕۆ تێناگەی تۆ بەخوا تەلەفۆن بۆ سعدی دەکەم پێدانداڵ خایەتەکەی کە قوماشتانی لادە بەقم قوماشم بۆ نادوورێ جافەر ئەمڕۆ پێی بڵێ بەس ئەوە ئوسلوب نییە تۆ خۆتەکەی بە ماڵی خەڵکە جاچیش بە پێڵاوەوانەیە جاوەتی من حەزم کردو بۆم بدووری ئەو کەی کێشەیە خوشکم پێتەڵم ئەمڕۆ مەجالم نییە بەسەر چاو ڕۆژێکی تر بێنەرەوە بۆتە دوورە بەخوا لێرە ناڕۆم ئەلێرە دادەنیشم ناجوڵێمە تا قیاسم نەکەی قوماشەکانم بۆ نەدووری ناجوڵێ ئێستا تۆ ناڕۆی نەخێر ناڕۆم لا حول ولا قوة إلا بالله باشە تەلەفۆنێکم مێ ئێستا بۆ قیاسەکە دەکەم جاوەکەی پەیوەندی بە تۆیە تەلەفۆن بۆ هەر کەسێک سەلامە سعدی لیمۆ لیمۆ هەنا وەی دەبینم خەونە یان ڕاستیە نانە سعدی ڕاستیە ڕاستی ئەگە ڕەشی چۆن توش بووی قوڕ بەوتەوە قی سەرەوت باشە نانەکەیان خواردۆ سفرەکەیان کۆ نەکردوتەوە ئەڵی خواردنەکەیان لە ژێر ئاداناوە زۆر بەرزە سعدی هەنارە چییە؟ هەنارە چییە؟
وەستا هێواش هەنارێکی لەکوێ بۆ خاتری خوا ئەمە حاڵت خوا ئەمە ئوتێلەیە دوکانی قوماشە ها ئەمە چ دەکەم لێرە؟ چی دەکەی لێرە سعدی ئەڵێ ئوتێل لە لێرە خەوتووی کورە ڕەشید کورە خەونەجی گەلە ناخۆشم دیت کورە و دڵە نەتەقێ سعدی برایش نەخەوێ زاوا خەوێ وەڵا خەزور بمایە بەمان خەبەرینەوە بۆ بابزانی کورە ڕەشید شێریم حاڵە منی تیام کورە ڕەشید دەوەی بەسەمە قەومە ئەو شۆنیە کردمە شەڕ لەگەڵ هەردووچیان لەگەڵ چیە؟ لەگە هەناری هەندی باس کرد هەندی گۆ دەتو ئەو مۆسەفە لە چێ دەکەی لی تووڕە بوو لەکێ لە هەناری تەلەفۆنی لە لیمۆی دەکەم لیمۆ درێوە هەنار دەری کردووی بۆیە دەتەوێت بێ ئێرە یەکسە تووڕە بوونیە گوتم ناوی بچمە کنیان ڕاست هاتم لە دوکانێ نووسم تو خۆشتە چی باشم نەکرد وەڵی شێ باشی نەکرد ئەمری نەمێنێ هەر ئەمری نەمێنێ کە کردی بە دووژن تۆ بە ژنیە نێوەگەیشتی تۆ بە وەزعەکە گوریز بە یەکلانە نێوەگەی نوێرەی دوولانەیە بەبی لە هەلکەریم لە تۆ عیناتر و مێش کە لە شەقرم نەبینیوە لە سەر زەمینە زۆر عینادی ئێدەکا کە دانی پیانێ دەبڵێ پیاوی دووژنە زەرگی کورکوونە کورە وەڵڵاهی وەبیللای وەتەڵڵای ئەو خەونی ئەمن دیتم ئەنی وەڵڵا قسەکەت تەواوە پیاوی دووژنە زەرجی کورکوونە دەبڕۆ بە خێراتی